سڵاوڕێز خوێندکاری بەڕێز وانەی ئەوڕۆ وانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی دەربارەی کتابی یان کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە چار لەوانەکانی ڕابردوو هەندێک لەو نووسینەم خوێندەوە ئێرانە فێر بە و بەهای خانەیی کە تۆزێک ئەو ژمارەم شیتەڵ کردەوە ئەگەر بتەوێ بزانی پێویست دەکا بچی تەمەشای وانەی پێش ئەو وانەی بکەی ئێستا ئەو ڕۆوانەی ئەوڕۆ دێینە لای پێداچوونەوەی خێرا لێرە کە بە خێرایی ئەو پێداچوونەوانە دروست دەکەین ئەمن لێرە بە پرسیاری 3 دەست پێ دەکەم پاشان پرسیاری 5 ڕەنگە ئەو پرسیارانەی دی بهێڵمەوە ئەو پرسیارە و ئەوە بۆ خۆت شیتەڵیان بکەی باشە پرسیاری ژمارە 3 دوو ژمارەمان هەیە 77 کەم 20 بزانین شیتەڵەکەی کووە 77 کەم 20 پێداچوونەوەی خێرا ژمارەکە 77 کەم 20 باشترین و ئاسانترین ڕێ ئەوەیە کە ئەو دوو ژمارانت یەک لەسەرەوە یەک لە خوارێ بنووسی و ڕەنووس بە ڕەنووس ژمارەکان هەر ڕەنووسی یەکان لەژێر یەکان دانێ ڕەنووسی دەیان لەژێر دەیان دانێ و پاشان ژمارەکان لە یەکتر دەربکەی لەبەرەوەی ژمارەکەمان دوو ڕەنووسیە دوو خانەم دروست کرد خانەی یەکان و خانەی دەیان خانەی یەکان لەگەڵ خانەی دەیان تەماشای یەکەم ژمارەی خۆت دەکەی کە 77 ئەو ژمارەی 77 دەینی هەفتەکەی یەکەم کە خانەی دەیانە لە خانەی ببورن خانەی یەکانە لە دەستی ڕاست لە خانەی یەکانی دادنێ هەفتی دووەم خانەی دەیانە لە خانەی دەیانی دادنێ ئەوە وابزانم زۆر شتەکی قورس و زەحمەت نییە پاشان دەزانین کە هێمای کەم لە مابینیان هەیە واتە ژمارەکان لێک دەرکردنە ژمارەی دووەمت کە 20 بە سفرەکە دەست پێ دەکەی سفرەکە لە خانەی یەکانە لە خانەی یەکانی دادنەی لە ژێر هەفتەکەی ژمارەکەی دیکە دووشت لە خانەی دەیانە لە خانەی دەیانی دادنێ ئێستا ژمارەکانت بە باشی دانا هەر کەسە لە خانەی خۆی ئێستا چ دەکەین دەچینە دەستی ڕاستی ژمارەی یەکەم دەڵێن هەفت خینەوە کە ئاوا دەڵێ هەفت کەم سفر یعنی هەفت سفری لێ بڕوە هیچی لێ نەڕوە سفر چ دەمینێتەوە هەر هەفتەکەی جاران دەبی بمینێتەوە هەفت چونکە هیچی لێ نەڕۆیشت دەنووسی هەفت پاشان دەڵێ هەفت دیسان کەم دوو ئەو جارەی هەفتت هەیە چی لێ بڕوە دوو بڕوە لەو هەفتە چەند دەمینێتەوە 5 تەواو ئەوە ئەنجامەکەیە هەفتا و هەفت بیستی لێ بڕوە 57 دەمینێتەوە لەبەر چ دەڵێن 50 چونکە پێنجەکە لە خانەی دەیانە 5 دەی دەکاتە 50 هەفتەکەش لە خانەیەکانە هەروەک خۆی دەمینێتەوە ئێستا شیتەڵی ئەو ژمارەیان ئەو پرسیارە تەواو بوو 77 بیستی لێ بڕوە ئەنجامەکە 57 ئاوا 57 دەنووسی کە پیشان بدەیت تێگەیشتی لە پرسیارەکە دەچینەوە پرسیاری سێم تەواو بوو کە ئەو پرسیارە بوو کەم بوو تەواومان کرد ئێستا دەچینە پرسیاری 5 ئەویش بە خێرایی چا دەکەین ژمارەکەت چییە 321 کۆ ئەو جارەی کۆی دەکەیەوە 321 کۆی 270 دەکەی
پێداچوونەوەی خێرا ژمارەکە چیە 321 کۆ 207. ئەگەر تەماشای ژمارەکانی خۆت بکەی دەبینی هەردووچیان لە 3 ڕەنووس پێک هاتینە، واتە 3 خانە دروست بکە، یەکەم خانە بۆ یەکان و دووەم بۆ دەیان و سێیەم بۆ سەدان، ئاوا 3 خانەی دروست بکە. تەماشای ژمارە یەکەم بکە لە دەستە ڕاستت، دەبینی یەکەکە لە خانەی یەکانە، دووەکە لە خانەی دەیانە، سێیەکەش لە خانەی سەدانە. لە بن ژمارە یەک لە خوارەوە ژمارەیەکەی دیکەت بنووسە کە 207ە، ئەویش هەروە خانەیەکان لە ژێر خانەی یەکان و خانەی دەیان لە ژێر خانەی دەیان و سەدان لە ژێر سەدان. ئێستا ئەمن ڕەنووسەکانم بە ڕەنگاوڕەنگ نووسیە هەتا لۆم ئاسانبی بتوانم دایان نێم هەر کەس لە خانەی خۆی. لە ژمارەی 321 یەکە کەس لە چێن دەربوو، ئەو یەکە لە خانەی یەکان بوو، ئەو دووەش لە خانەی دەیان بوو، ئەو سێش لە خانەی سەدان بوو. جوان دانران هەر کەس لە خانەی خۆی. پاشان هێمای ئەو هێمایە پێی دەڵێن کۆوە. ژمارەی دووەم سفرەکە لە چێیە؟ سفرەکە لە خانەی یەکانە، لە ژێر خانەی یەکانی دادنەی، نابی بچی لە خانەشکەی داینەی. هەفتەکەش لە خانەی چییە؟ لە خانەی دەیانە، دووەکەش لە خانەی سەدانە. ئێستا هەر خانە و لە ژێر هەر ڕەنووسەی لە خانەی خۆیتی. ئێستا تەماشا دەکەین کۆ هەیە لە مابەینی 321 کۆ 207. ئێستا خانە بە خانە کۆیان دەکەین و دەچینە، هەمیشە دەچینە لای دەستە ڕاست. خانەی یەکان یەکە، ئەو جارەی خانەی یەکان سفرە، یەک کۆ سفر دەکاتە چەند؟ یەک لەگەڵ سفر هەر دەکا یەک، هەر دەکا یەک، ناکاتە شتەشکە بە ئەوەی بستە سەرێ، هەر دەکا یەک. لێرە دەنووسی یەک، چونکە یەک کۆ سفر، یەک کۆ هیچ، هەر دەکا یەک. پاشان دەڵێ 2 کۆ 7 دەکات چ؟ دەکا 9، ئەوە 9ش دەنووسی لەو خوارەوەی. ئەو جەدەی دەڵێ 3 کۆ 2 دەکات چەند؟ دەکا 5. ئێستا ژمارەکەی دەخینیەوە، لەبەرەوەی 5 لە خانەی سەدانە دەڵێ 500 وە 500 لەبەرەوەی 9 لە خانەی دەیانە 591 یان 591. ژمارەکەی ئەنجامەکە بووە چ؟ بووە 591. دەبی بزانی بشخینیەوە، دەبی بزانی بشی نووسی. ئێستا دەچینەوە لاپەڕە 4. چم گوت لێرە؟ گوتم ئەو ژمارانەی کەماینە ئەوانە ڕەنگە بە خۆتشی تەڵیان کەی. یەکەم ژمارە پرسیاری، ئەو پرسیارە یەکەم پرسیارەوە زۆر ئاسانە، 55-21 لێ بڕوە، بەڵام ئەگەر شیتەڵت نەکردن، ئەگەر دەتەوێت بە خۆت شیتەڵیان کەی تەماشای ئەو ڤیدیۆی مەکە، شیتەڵیان کە ئەگەر نادەتوانی تەماشاکەی. دەچین دەنووسین 55 کەم 21 هەر بە خێرایی. 55 کەم 21 هەر بە خێرایی. خانەی یەکان لە ژێر خانەی یەکان دەنووسم، خانەی دەیان لە ژێر خانەی دەیان دەنووسم. ئێستا کەمی دەکەین، دەچینە لای دەستە ڕاست، دەڵێن چ؟ دەڵێن 5 کەم 1. ئەوە دەخینەوە 5 کەم 1، 5 یەکی لێ بڕوە، چەند دەمێنێتەوە؟ ڕاستە 4. ئەو جەدەچیە خانەکەی دیکە چ دەڵێ؟ دەڵێ 5 کەم 2، 5 2 لێ بڕوە، 5 سێو، 2 سێوت خوارد، 3 سێو. ئەو ژمارەی کە ئەنجامەکە چییە؟ 34. ئەوە 3، ئەوەش 4، بەس لەبەرەوەی 3 کە لە خانەی دەیانە 3 دەی دەکا 34.
تەواو. ئەو جارێ ئەگەر دیسان بچینەوە ئێرە تەماشای بزانین پرسیاری ژمارە 2 22 لەگەڵ 46 22 کۆ 46 22 کۆ 46 22 ئەو جارەی هەروە دەینووسم 22 کۆ 46 خانەی یەکان لەگەڵ خانە یەکان کۆ دەکەیەوە 2 کۆ 6 دەکات چەند 2 لەگەڵ 6 دەکا 8 ئەو جەدووە دەچێ لای خانەکەی دیکە هەمیشە لە دەستە ڕاست دەست پێ دەکەی ئەو جە دەڵێ 2 کۆ 4 یان 4 2 لەگەڵ 4 ئەو دەبتە چ ئەو دەبتە 6 ژمارەکە کە بەدەستت هینا چ بوو 68 6 چونکە لە خانەی دایانە 6 دەی دەکا 68 با بگەڕێینەوە زانیت چمان مایە ئەو پرسیارش مابوو چارەم پرسیار 163 لەگەڵ 36 163 ئەو جارەی هەر بە ڕەنجی ڕەش 163 کۆ 36 تەماشاکەن لێرانە سێ ڕەنووست هەیە 163 بەڵام لە ژمارەکەی دیکە 36 بەس دوو ڕەنووسە 36 هەمیشە یەکەم ڕەنووسی لە خانە یەکاندا دەنێ نایە سەیەکەی لێرە بنووسی ئاوە ئەوە زۆر هەڵەیە ئەگەر ئاوات نووسی بە ئەگەر چوبای ژمارەکەی دیکەت نووسی بە لێرانە نووسیت بات 36 ئەوە هەڵەکی گەورە دەبوو ئۆی ئەوە نەدەبوو لێرانە بنووسی دەبووە هەڵا کۆت دەکردەوە ئەگەر بتنووسی بە 36 لێرە ئاوە نەدەبوو دەبی هەمیشە خانە یەکان لەژێر خانە یەکان بنووسی دەبی ئاوا بینووسی 36 دەبی ئاوا کۆی بکە لێرە هیچ نەنووسی چونکە خانەی سەدانی نییە ئەو ژمارەیە ئێستا کۆی دەکەینەوە 3 لەگەڵ کۆ 6 3 کۆ 6 3 کۆ 6 دەکاتە چ 9 ئەو جادەین دەڵێن 6 کۆ 3 ئەو دەکاتە چ هەر دەکاتە 9 ئەو جەدەین دەڵێن 1 کۆ هیچ لێرە نییە سفرە دەڵێن 1 هیچی لێ نییە کۆ هیچ دەکا هەر 1 ژمارەکەمان بووە چ ئەو یەکە چونکە لەژێر خانەی سەدانە دەڵێن 199 یان 199 کە 163 کۆمان کردەوە لەگەڵ 36 بووە 199 ئەم لێرانە دێمە کۆتایی ئەوانەی ئەو پرسیارانەی کەماینە هەڵیان دەگرین بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر شاد و خۆشبی